بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە سێهەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز لە بەرنامەی بەربانگە لە کەناڵی ئاسمانی پێیان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. خۆی گەورە ڕۆژەکانمان لێ قوبوڵ بکات و وەری بگرێت. ئێوارانمان بۆ بکە بە فەرحەت المؤمن و ئەو فەرەحی و خۆشیانە بێتە ناو جیهانی بەرزەخمان، لە کاتی سەرەمەرگا فریامان بکەوێت، بێتە مەحشەر و لە ناو مەحشەرا ڕزگارمان بکات، لەسەر پردی سیڕات ڕزگارکەرمان بێت، لەو جیهانەی کە بۆ هەتا تایە ئەژین بەختەوەرمان بکات، بگەینە ڕەزامەندی خۆی گەورە و خۆی گەورەش فیردەوسی عەلا و کەوسەر و بە خزمەت گەیشتنی حەزرەتی ڕەسوڵ اللهمان بەنەسیب بکە ئینشاء الله. ئەزانم ئێمە زۆر پێویستمان بە ڕەحمەتی خۆی گەورە هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت هیچ کەس بەکردەوەی خۆی ناچێتە بەهەشت. وتیان یا ڕەسوڵ الله تەنانەت تۆش؟ فەرمووی تەنانەت منیش، ئیلا ئەبێت ڕەحمەتی خۆی گەورەدان بپۆشێت. بەبێ ڕەحمەت ڕۆشتنە بەهەشت نییە. لەبەرەوە داوای ڕەحمەتی خوا زۆر بکەین بۆ دنیامان بۆ قیامەتمان. هەتا یەکێک لە ناوەکانی بەهەشت ڕەحمەتە، خۆی گەورە بە ڕەحمەت لای خۆی ناویە بات. کە فەرمێ وەئەمە الەذینە ابیضت وجوههم ففی ڕەحمەت الله، لە ناو ڕەحمەتی خوا لە ناو بەهەشتان هم فیها خالدون، هەتایەتیان لێنەوە. لە قورئانە بسم الله الرحمن الرحیم ڕەحمان دەست پێکە. دوو جۆر ڕەحمەت هەیە کە عامە و خاصە. خۆی گەورە فەرزی کردو لەسەر خۆی کە كتب على نفسه الرحمة، کە کەس نەیتوانێەوە فەرزی بکات لەسەر خوا، بەڵام خۆی گەورە خۆی واجبی کردو فەرزی کردو لەسەر خۆی کە بەڕەحم بێت. وربك الغني ذو الرحمة وربك الغفور ذو الرحمة. خاوەنی ڕەحمەتە، خاوەنی ڕەحمەتێکی فراوان، خاوەنی ڕەحمەتێک زۆر فراوانە بەسەر بەشەریەتە. ئەم دەڕۆژە دەڕۆژی ڕەحمەتە. ورحمتي وسعت كل شيء، كلش هەموو شتێکی گرتوێتەوە. هەرچەند گوناهبار بی قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله. هەرچەند گوناهات کردو ئەمڕۆ سێهەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە، مایوس مەبە لە ڕەحمەتی خوا. ئێستا دەست پێ بکە، ئێستا دەست بکە بە ڕۆژوو. ئەم سێ ڕۆژەش نەگرتووە، وەرە لە ئێستەوە دەست پێ بکە، لە ئێستەوە بڕیار بەتەوە بکەیت. قەناعەتێکی قوڵ، مەبدەئێکی قوڵە بۆ دروست بێ کە خوا خاوەنی ڕەحمەتی فراوانە، لێم خۆشە بێت. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم. ئای چەنێ ئیسرافمان لە گوناها کرد، چەند گوناه دای پۆشین. وەرن دەربێن لە ناو غەرقی گوناها، وەرنە دەرەوە، وەرن خۆی گەورە کەوسەرێکی هەیە لە دنیا. ئەو کەوسەرە تەوبەیە و تەوبەی نەسوحا ڕزگارتانەکە. لا تقنطوا من رحمة الله، لە ڕەحمەتی خوا مایوس مەبن. إن الله يغفر الذنوب جميعا. ئەو تا باران ڕەحمەتێکی عامە کە خۆی گەورە ئەینێرێ. هەر بە ڕەحمەت ناوی بردۆ باران، خۆی گەورە بارانمە ببارێنێ. ئێستا جەوەکەمان گەرم بووە لەم سەرەتای ڕەمەزانەیە، ئینشاء الله خوایە بارانی بە ڕەحمەتمان بۆ ببارێنی. هو الذي وهو الذي ينزل الغيث من بعد ما قنطوا، دوای ئەوەی کە بێ ئومێدە من باران نەبارێ، وينشر رحمته، ڕەحمەتەکەی دابارێنی، ينشر بڵاو یەکاتەوە. بارانی بە ڕەحمەت ناو بردو، چەند ڕەحمەتی گەورەیە. بۆیە دعاکانمان نابڵین خوایە ڕەحمەتمان بۆ ببارێنە، یعنی بارانمان بۆ ببارێنە. کەلیماتە قورئانیەکان بکەین بە دوعا و پەڕانەوە بۆ خۆمان. حتا کافر مەحروم نیە لە ڕەحمەتی خوا لە دنیایە. خۆی گەورە هێز و قووەتێکمان پێ بە هەست بە ڕەحمەتی خۆی گەورە بکەیت. لە نیزاکانمانە، لە دوعاکانمانە، لە مناجەتەکانمانە داوای ڕەحمەتی ئەو بکەین. زۆر نزیکە لێمان، زۆری خۆشەوێ، هەستی پێ بکەن. زۆر ئەستەمە خوایە ئەوەنە تۆی خۆش بێت و هەستی پێ نەکەی. خوایە لێمان خۆش بە یا رب، یا رب العالمین. ئەچینە ناو ڕووداوەکانی ڕەمەزان و دیار ڕەمەزان ڕووداوگەلێکی زۆری تیا ڕوویاوە. چکە مێژووە، تر لە ناو مێژووە زۆر شت ڕوویاوە، بە خۆش و بە ناخۆش. هەندێک لە ڕووداوەکانتان بۆ باسەکەین. فەرمووی
دایکی حەسەن و حسێن و هاوسەری پێشەوە عەلی کوڕی ئەبوو تاڵیب لە شاری مەدینە کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی باقیع بە خاک سپێردرا. سێی ڕەمەزانی ساڵی 37 کۆچی لێک تێگەیشتنێک لە نێوان پێشەوە عەلی کوڕی ئەبوو تاڵیب و مەعاوی کوڕی ئەبوو سوفیان ئەنجامدرا کە ئەبوو موسای ئەشعەری نوێنەرایەتی ئیمامی عەلی دەکرد و عەمری کوڕی عاسیش نوێنەرایەتی موعاوی کوڕی ئەبوو سوفیان. ئەمەش پاش ئەوەی کە ژمارێکی زۆر لە هەردوو لا شەهید بوون لە جەنگی سفین. دوای ئەم جەنگەش گروپی خەواریج دەرکەوتن. سێی ڕەمەزانی ساڵی 65 کۆچی مەروانی کوڕی حەکەم کە بە دووەم دامەزرێنەری دەوڵەتی ئەمەوی دادنرێت کۆچی دوایی کرد و لە شارستانێتی ئیسلامیدا خاوەنی چەندان دەستکەوتی گەورەیە. لە حەزرەتی ئیبراهیمەوە دەرسێکی زۆر زۆر گرنگ فێرە بین لە ڕەحمەتی خۆی گەورە کە خۆی گەورە فەرمێت وإذ قال إبراهيم حەزرەتی ئیبراهیم فەرمووی رب اجعل هذا بلدا آمنا ئەم مەککە و ئەم وڵاتە یا ڕەبی بکەرە شوێنێکی ئەمین و ئەمان وارزق أهله من الثمرات خۆیان ڕزق و ڕۆزیان بدە و خەڵکی لێرەیە ڕزقیان بە. ئاخر حەزرەتی ئیبراهیم کە چوو سەردانی هاجرە خاتون و حەزرەتی ئیسماعیلی کرد بینی دەشتێکی کاکی بە کاکی هەمووی سەحرا هەمووی لەم هیچی لێ نییە. دوعا ئەکات لەبەرەوە لە سفرە دوعا بکە خۆی گەورەیە بەدەمتەوە لەو نقطەی کە تەواو مەیوس بوویت و هیچ شتێک شک نابەی ئەو ڕەحمەتی خۆی گەورە فریاتەکەوێ بەس بە یەقین بەس ئەوە نەتەوە کولمان زۆر بێ پاڵ بینەوە بڵین خوای تو خوای ئێمەی باکمان لە هیچ شتێک نییە. رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات. بەس شتێکی فەرموو حەزرەتی ئیبراهیم خۆی گەورە بۆ جۆرە ڕازی نییە کە بەو جۆرە بێت. حەزرەتی ئیبراهیم فەرمووی خوایە ڕزق و ڕۆزی ئەم خەڵکە بە لێرە کە لێرەن وارزق أهله من الثمرات كي من آمن منهم بالله واليوم الآخر هر کەسێک کە ئیمانی بەخوا ڕۆژی دوایی هەبێت ڕزقی ئەوانە بە. ئەم دەرسە زۆر زۆر گرنگە. ئەم ئاەتە زۆر قوڵە زۆر پڕماهیەتە زۆر پڕجەوهەرە ئازیزانم. جا بڵێن کام ئاەت وانییە چ ئاەتێک بەحری کەوسەر نییە. حەزرەتی ئیبراهیم فەرمووی خوایە بەس ئەوانەی کە ئیماندارن لە مەککەیە لەم وڵاتەیە ئەوانەی ئیمانیان بەخوا بە ڕۆژی دوایی هەیە خوایە ڕزقی ئەوانە بە. خۆی گەورە فەرمووی هەر ئاەتی دوای ئەوە فەرمێ قال ومن كفر خوا فەرمووی ئیبراهیم ڕزقی کافرەکانیش ڕزقی هەمووی عامەیە ئەمە ڕەحمەتی عامەیە ڕەحمەتێکی گشتی خوا بۆ هەموویە نێرێت. قورئان زۆر شت بۆ ئێمە ڕاستەکاتەوە بەس ئێمە خۆمانی لێلادەین. سەرچاوەکانی ڕەحمەتمان زۆر بۆ ڕوونەکاتەوە بەس ئێمە نەفسی خۆمان زاڵەکەین بەسەر مەدلولە گەورەکانی قورئانە بەسەر تەفسیرە گەورەکەی قورئانە. حەزرەتی ئیبراهیم میوانێکی هات خواردنی پێیا دوای ئەوەی کە نانەکەی خوارد کابرا مەجووسی بوو هەڵسا و سوژدەی بۆ ئاگر برد ئەنی سوپاسی ئاگری کرد. حەزرەتی ئیبراهیم ئەوە نەبێت تاقەت بوو لە خەفەتا دەری کرد تۆ سوژدە بۆ خوا بۆ نابیت سوژدە بۆچی بۆ ئاگرە بیت. خۆی گەورە وەحی بۆ حەزرەتی ئیبراهیمەکە ئیبراهیم تۆ یەک ڕۆژ تەحەمولی ئەو پیاوەت نەکرد یەک ڕۆژ لەسەرەوەی کە سوژدەی بۆ من نەبرد من 6 دانە ساڵە تەحەمولی یەکەم 6 ساڵە ئەو سوژدە بۆ ئاگرە بات من ڕزقی ئێم ئەی پارێزم دوعاکانی گیراکەم. آخر دوعای کافر گیرایە ئەزانم هەروکو موسڵمان. ئێوە نییە خەڵکی
مەکە کاتێک کە ئەچن بۆ شەڕی بەدر بۆ جەنگی بەدر دوعاکەن ئەڵێن یا ڕەبی خوایە ئەگەر خواکەی محەممەد ڕاستە و دینەکەی محەممەد ڕاستە ئەوە محەممەد سەرخە ئەگەر ئێمەش ڕاستین ئەوە ئێمە سەرخە یا ڕەب دەیخوا دوعای ئەوانی قوڵ کرد موسڵمانەکان سەرکەوت خۆ مانیعەوە نییە کە دوعای موسڵمانەکان پێ وسڵم دەستی بەرز کردوتەوە تا بنباڵی دەرکەوتەوە نە دوعای کردو یا ڕەبی ئەم کۆمەڵە لە ناو بچێ ئیتر کەس نییە بتپەرستیار لەسەر ئەرزا دوعای هەردوو لای گیرا کرد کەواتە دوعاش لە کافر گیرایە لەبەرەوە مەڵێ ئەمە کافرە ئەمە جوولەکەی ئەو فڵان شتە زۆڵمە لێ کرد زۆڵمە هەر کەسێک بێت خۆی گەورە نەشری ڕەحمەتی خۆی کردووە ئێمە کەین تا بیگرینەوە ئێمە چۆن دەستبێنینە ڕێگەی ئەم ڕەحمەتە مانگی ڕەمەزان مانگی ڕەحمەتە ئەم دەڕۆژە دەڕۆژی ڕەحمەتە چۆن بتوانین خۆمان پەروەردەکەین لە ژێر ڕۆشنایی ئەم ناو سیفەتە جوانەی خۆی گەورەیە تا ڕەحم و بەزەیی دروست بێت یامانە تا هەست بە ڕەحمەتی خۆی گەورە بکەین ئەی ئیبراهیم 60 دانە ساڵ ئاگری پەرستووە تۆ من تەحملم کردو تۆ تەحملی یەک شەو یەک سەعاتن نەکرد لە ماڵەکەی خۆتا حەستی ئیبراهیم گەڕا بە دوای پیاوەکەیە داوای لێبوردنی لێ کرد تی بۆچی داوای لێبوردنەکەی وتی عاتەبەنی ڕەبی خوا ڕەخنەی لێگرتم لەسەرەوەی کە تەحملی یەک شەوی تۆم نەکرد کە لە ماڵەکەی منە بوویت ئەو 60 دانە ساڵە تەحملی تۆی کردو خۆی گەورەوە ئەفەرمێت پیاوەکە وتی إن إلها يرحم هكذا خوایە ئەوەنە بەڕەحم بێ بۆ جۆرە مستحقی ئەوەیە کە بپەرستێ ئیمانی هێنا و ئیمانی بە تاک و تەنهایی خوا هێنا وازی لە ئاگرپەرستی هێنا خوای گەورە خۆی ئاگدارە و علام الغیوبە 60 دانە ساڵ تەحملی ئاگرپەرستی پیاوێکەکە بەس کۆتاییەکەی ختامه میسک تەوبە ئەکا با تەحملی خەڵکمان زۆر بێ با تەحملی خۆمان بکەین خۆمان تەحملی دەوروبەر و ماڵ و مناڵمان بکەین ئەمە ئەو ڕەحمەتە خاصەیە کە پیامبەر سەڵەڵاهو عەلەیهی وسەلەم فەرمێ ڕەمەزان هاتۆتە پێشەوە مانگی بەرەکەتە خۆی گەورە داتانە پۆشێ بە ڕەحمەت الله ئەکبەر دامانە پۆشێ بە ڕەحمەتی خۆی کە سەرتاکەی ڕەحمەتە ئین ڕەحمەت الله قەریب من المحسنین هەر کەس چاکەکار بێ خۆی گەورەی بە ڕەحم نزیکە لێی بە ڕەحم دایە پۆشێت بەشی زۆری ڕەحم بەشی ئەوە بێت حسەی زۆر دەبێ لە ڕەحمی خۆی گەورەیە بەس محسین و چاکەکار بە إن الله يعطي الدنيا لمن يحب ولمن لا يحب هو عامە گشتیە خۆی گەورە دنیا بەخشێ بەوەی کە خۆشی و بۆی خۆشیشی ناوێت بەڵام تایبەتەکانەوەی کە لە دڵە هەستەکەی کە تۆ خوات خۆشەوێ خۆی گەورە توی خۆشەوێت ئەزانم ئەچینە خزمەت یەکێک لە چیرۆک و بەسەرهاتی چاکانی کورد جنابی مامۆستا محمودی ئازادی فەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. أولا لخواي گەور و میهرەبان داواکەین کە خوای گەور و میهرەبان تۆفیق و یارمەتیمان بدا بۆ هەموو کارێکی چاک و هەموو کارێکی باش و خوای گەور و میهرەبان لە ناو تەقوا و عیبادەتی خۆیان بمان تاوێنێتەوە بۆ ئەوەی کە بەسەربەرزی بژین و بەسەربەرزی بمرین و بەسەربەرزی زیندوو بینەوە. ئەمەوێ باسی بەسەرهاتێ بکەم کە بەسەرهاتەکە زۆر سەرنجڕاکێشە ئەویشەوەیە کە مەسەلەن من لەو مزگەوتی حاجی ئەحمەد بۆسکانی بووم تقریبا ماوەی 31 ساڵە لەو مزگەوتە من مەلام جا پیاوێکە بوو لەو گەڕەکەمان ئەم پیاوە تەمەنی نزیک 100 ساڵ بوو بووە و چەند بەسەرهاتێکی خۆشی بەسەر هاتبوو جا بەسەرهاتەکانی من بە درێژی باسیەکەم بۆتان یەک وتی من ئەو ساڵی کە جا طبعا ئەم پیاوە پێشەوە کە من سەر باسەکەی خێزانێکی بوو خێزانەکەی مرد حەوەش کوڕ و مناڵی هەیە مناڵەکانی هەندێکی لە ئەوروپان و هەندێکی لێرن دوایی ئەم پیاوە بەو پیریە کە چووە ناو ساڵێکی مەسەلەن ساڵانێکەوە نزیک 100 بووبەوە یعنی تەقەتەق بە گۆچانێکەوە هات بۆ مزگەوت هەندێک جار من لە مزگەوت ئاوا لە بابی شۆخی و سوحبەتا باوەشم پیاکرەم و با زۆران گرین
ئەی بخوا مەلا من دەرەقەت تۆ نایم یانی لە بابی سوحبەت و شۆخیە جا ئەم پیاوێکی زۆر خواناز بەڵام سوبحان الله خێزانەکەی عەمری خوای کرد کە خێزانەکەی عەمری خوای کرد لە دواییە مەثەلەن تەعزیە و ئەمانی تەواو بوون زاتێ ئەم مناڵانی ئێرە و خولاسەی ئەوروپا هەمووی ئەم ژنن لە دواییە کە عەمری خوای کرد چوە لای کوڕێکی لە دواییە برایەک باسی کەوتی وەڵام مامۆسا ئەم پیاوە ژنێکی تری بووە ئێتە ژنەکەی تری نازانم تەلاقیەوە مردووە نەماوە بەخوا نازان بەڵام پێش ئەمە ژنین ئەم مناڵانەیش هەندێکی ئەو ژنە قەدیمەینی وەڵا لە دواییە ئیتر من چون بماڵێتون کاک فڵان کەس من بیستماڵێن تۆ خێزانی تری شت بووە ئەگەر ئەو خێزانەی تر مەثەلەن ماوە یان تەلاقیشەدا بێ ڕێدەسێکی تیا هەبێ شوشی نەکردبێ من بۆ چاکەمەوە بهێنەرەوە تۆ بۆ ئەم حاڵەتی پیری وازی خۆتە یعنی ئەو خێزانە بینێتەوە بۆ تۆ لە مناڵ و کوڕ و کچ و بووکەکانە باشترە بۆ تۆ وەڵا لە دواییە وتی وڵات تەلاقم نەداوە مامۆسا ئیتر بەڵام لە سەشتێکی بەسیت ناڕەحەتێکەوە بینمانەوە و ئیتر تۆرە جا وتی من ئەو ساڵی کە ڕووس هاتووە لە 1940 ڕووس هاتووە ئەیوو من عمرم 19 بوو لەو کاتە ئەیوو بە تفەنگی وەرەندەڵ من شەڕم کردووە لەگەڵ ڕووسا چەند جوندێکی ڕووسیشم کوشتووە جاوتی لە دوایەوە کە ڕووزگەڕایە و شکاو نەما لە دواییە من خێزانێکم هێنا ئەو خێزانە یەکەم کە باسیەکەین خەڵقی منتیقەی نێی مەریوان بوو لە بەگزایەکانی مەریوان بوو وەڵا لە دواییە وتی چون داخوازیمان کرد و پێیان دام و هێنام بەڵام وتی دوایی من ئەی ماڵمان لە باشماغ بوو لێ چون بۆ دەی بالیکەر هەیە لە شەمیشی لێرە وتی چون بۆ ئەوێت من سێ چوار مناڵمان بوو لە دواییە ڕۆژێ ئاوا سوکە سادێک کەوتە بینمانەوە هەڵسات تۆرا و ڕۆشتەوە بۆ ماڵ باوکی یعنی ئەو بالیکەیەریش یعنی مەسەل لە بن شاخێکایە کە ئەم دیوی عێراقە ئەو دی شاخەکەی ئێرانە مەثەلەن بڵێ وەکو گۆیژە ئەم دیوی عێراق بێ ئەو دیوی ئێران بێ ئاوا شاخێکی وایە وتی هەڵسا چووە ڕۆی بەو شاخا سەرکەوت بە شاخە چووە خوارەوە بۆ دیوە بە دەشتی مەریوانە ڕۆشتەوە بۆ نێی مەریوان تقریبا 6 سەعاردەیە بێ بەپێ وەڵا وتی چووە لای باوکی بوو وتی لە دواییە کە ڕۆشتەوە ئیتر من نەمنار بە شوێنی ئەوانش نیان ناردەوە بەڵام من ژنێترمەتی ئام ژنم هێنا کە عەمری خوای کردووە لەو ژنێش کۆم بڵێ مناڵی هەبوو جا دوایی من هەنێ قسەی باشم بۆی کرد کە یعنی ئامۆژگاری و نەسایحی باش وەڵا وەریگوتی وەڵا باشە قسەکانە زۆر باوتم ئەگەڵی من ئەچم بە شوێنیا بۆ دێنمەوە ئەو خێزانت وتی وەڵا مامۆسا خۆ من ئەو خێزانە تەلاقم نەداوە ئەویش هەر ماوەت و شووی نەکردووە ئەمجا بەڵام ئەیوو 46 ساڵە تۆراوە 46 ساڵ تەمەنێکە 46 ساڵە تۆراوە ئیتر نە ئەم نادوی بە شوێنیان نە ئەوان نادویانەتەوە نەیەکێکی هەبووە لە بینیانە قسە بکات لە دواییە وتی هینم کرد وتی کە تۆرا چووە لای باوکی مابوو وتی لای باوکی بوو باوکی وەفا دەکا لای برای بوو برای وەفا دەکا ئەچێتە لای برازاکانی ئیتر لای برازای مابوو ئیتر کە هەنێ قسەی باشم بۆی کرد وتی وەڵا مامۆسا من بەگوێ دەکەم ئەنێرم بە شوێنیا بابێتەوە وەڵا بەگوێی کردم نادی بە شوێنی هاتەوە بەڵام سبحان الله پاشی 46 ساڵ گەشتنەوە بەیەک بەڵام ئەوژ ئاوا چەمی بووە ینی پیر بوو کۆمەڵێ مناڵی هەبوو هاتەوە بۆ ئێرە و گەشتنەوە بەیەک ئەلحەمدوللا قسەکانی من لە دواییە سبحان الله 3 ساڵ بەیەکۆ بوون ئافرەتەکە عەمری خوای کرد ئەویش لە دوای ئەویش لە ساڵی دواییە عەمری خوای کرد جا ئەمە بە حەقە دەمە پند و ئامۆژگاری تایە یعنی کێشە سروشتی بەشەریە هەموو ئینسانێک کێشەی تیا هەیە جا هەموو کێشەیەکی خوای گەور و میێربان چارەسەری بۆ داناوە مەثەلەن ئەو کێشەیە کە دروزە بێ لە شتێکی بەسیط ئەگەر پیاوەکە تووڕە بێ دوای ژنەکەش تووڕە ببێ دەیدێ ئەم تووڕەبوونە بەرزە بێتەوە و خولاسە ئەکاتە شێوازێک ئینفیجارەکە و ئەتەقێتەوە کە تەقیەوە خولاسە شتی خراپی لە دروزە بێ یا تۆران یا لێکدان یا مەثەلەن تەلاقدان ئەو شتانە دروزە بێ بەڵام ئەگەر یعنی ئەم سیفەتانیان تیابێ کە من باسی بکەم ئەگەر پیاوەکە تووڕە بوو ژنەکەی هێواش بێ ژنەکە تووڕە بوو پیاوەکە هێواش بێ ئیتر هیچ ناڕەحەتیەک لە بینیان ڕوو نادا جا بەڕاستی ئەمە گەورەترین پند و ئامۆژگاری تایە
بۆمان کە ئەبێ ژن و مێر بە تایبەتی لەگەڵ یەکدا بە میهرەبان بن بە سۆز بن چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاوا ئامۆژگاریمانەکە کە لەگەڵ خێزانەکانتان ئەمانەتەکن لای ئێوە ئەبێ بە میهرەبان بن بە سۆز بن خلاصە لەگەڵ یانە هەڵسوکەوتان باش بێ لەگەڵ یانە ڕێکەوت و کاری باش ئەنجام بدەن بۆ ئەوەی کە لە قیامەتیشا خوای گەور و میهرەبانتان گەیەنتەوە بە یەک چونکە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثێکی پیرۆزە ئەفەرمێ کە ئافرەتێک هاتە خزمەتی عەرزی پێغەمبەری کرد ئەی پێغەمبەری خوا ئەگەر ئافرەتی شوو بکا بە پیاوێک دوای ئەم پیاوە بمرێت دوای شوو بکاتە پیاوێکی تر دوای ئەویش بمرێ ئەمجا دوایی ئافرەتەکە بمرێ هەرسێکیان خوای گەور و میهرەبان خاتە ناو بەهەشتەوە ئەم ئافرەتە ئەدرێ بەکام لەم دوو مێردە یەکەم یا دووهەم پێغەمبەری خوا نەیفەرموو لأحسنهما عملا یا لأحسنهما ئەجرا نەیفەرموو کامیان ئەجر و پاداشی زیاترە یا عمل و کردەوەی زیاترە خوای دا بەویانە فەرمی لأحسنهما كان خلقا معها فەرمی کامەیان ئەخلاق و ڕەوشی جوان بۆ لەگەڵ ژنەکە خوای داتۆ بەو مێردەیان جا هەر مێردێک لەگەڵ ژنەکەیە ئەخلاق و ڕەوشی جوان بێ هەردووکیان بچێنە بەهەشتەوە خوای دا بەو مێردەی جا لەبەرەوە ئەخلاق و ڕەوشی جوان لەگەڵ خێزانە ئەنجام بدەیت ئەوە بەڕاستی ئەبێتە مای میهرەبانی و ئەبێتە مای خۆشی و بەختەوەری ئیتر ئەم پەندەمان کۆتایی پێها داواکەین لە خوای گەور و میهرەبان کە هەموو لایەکمان پابند کا بە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەوی بەسەربەرزی بژین و بەسەربەرزی بمرین و بەسەربەرزی زیندوو بینەوە. خۆشەویستانم دەستەواژەی هەیە زۆر جوانە ئێمە لە قورئانە ونبووەکانی خۆمان بدۆزینەوە بۆ خوشکە ئازیزانەی کە تەمەنێکیان هەیە و هێشتا نەچوونەتە ژیانی هاوسەرێتی هێشتا شویان نەکردووە. مامۆستا عەمەر خالیل چیرۆکێک بەسەرهاتێکمان بۆ گەڕێتەوە زۆر جوانە ئەڵێ زەڕورە ئەو ئافرەتانەی کە شویان نەکردو و کە بەنەسیب نەبووە ڕەنگە داواکارێکی زۆری بوو بێت بەوانە ڕازینەوە بێ قەدەری خواوا بۆ کە شووی نەکردووە. ئەڵێ ڕازە پەنهانەکانی ژیانی خۆت بدۆزەرەوە کە بە کەسی تر نەدراوە بەس بە تۆ دراوە. هەموو یەکێ لە ئێمە خۆی گەورە کۆمەڵی ڕاز و کۆمەڵە نهێنی و کۆمەڵە شتی زۆر جوانی پیاوین. ئەم دنیا شوێنی نمایشی ئەم شتە جوانانەی ئێمە تا خەڵک ئیسفادەی لێ بکات. باشترینمان ئەوانن کە باشترینن بۆ خەڵک. دەی چۆن ئەم نمایشە بکەین؟ دەستەواژەیە بەکارهێنێت بۆ ئافرەتانەی کە تەمەنیان کردووە یا خود شویان نەکردووە یا هەر شوو ناکەن. ئەڵێ مەریەمانە بە ژیانی مەریەمی هەڵبژێرە. یەخۆ مەریەم حەزرەتی مەریەم لە ماڵی خۆیان دانەنیش بە یعنی دانیشەوەی تر هیچ نەکە نەخێر تا سوورەتێکی قورئانی بناوەیە دایکی پێغەمبەرێکی ئولوالعەزمە کە حەزرەتی عیسایە موعجیزەیەکی گەورەیە خۆی بۆ خۆی. ئەڵێ لە کوێت لە وڵاتی کۆیتا محازەرەیەکم هەبوو لە محازەرەکە بینیم کچێک دانیشتووە هەر ئەگری کە من قسە مەکرد ئەوە گریا باسی حەزرەتی مەریەم مەکرد دەستی کرد بە گریان زۆر گریا. دوای محازەرەکە هات بۆلام وتی مامۆستا من پرسیارێکم هەیە وتم فەرموو. وتی من لە 40 ساڵی نزیک بوومەتەوە لە کۆتاییەکانی سیەکانام و شوم نەکردووە. هەندێکی خۆم بەدڵم نەبووە هەندێکی داواکارێکی وانە هاتۆ بۆم بێتر بە نەسیب نەبوو خۆی گەورە بە نەسیبی نەکردووە کە تەمەنم ڕۆشتووەتە 40 ساڵ نزیکی 40 بوومەتەوە. لە کاتێکا وەکو هەموو ئافرەتێکیش نیم زۆر حەزم لە مناڵە زۆر حەزم لە ژیانێکی سەربەخۆی خۆمەکەەوە ئاواتی هەموو ئافرەتێک هەموو پیاوێکە کە ژیانێکی تایبەتی خۆی هەبێت کە گەورە بۆ حەزی لەو ژیانە تایبەتەیە. حەزەکەم مێردێکم هەبێت کە سایە بێ بەسەرمەوە ماندووم لەو جۆرە ژیانەی کە ئابم ڕیتمە ڕۆشتووە و شوم نەکردووە. خۆش مودایکیشم زۆر دوعاکەین کە خۆی گەورە کەسێکی باشم بە نەسیب بکات تا ئێستا بە نەسیب نەبووە. نەسیحەتێکم بکە. عەمەر خالیدیش ئەڵێ پێم وت مامۆستا عەمەر خالید ئەڵێ پێم وت کونی مەریەمیە
ژیانی مەریەم هەڵبژێرە بۆ خۆت. ئەم قورئانە پڕێتی لە چارەسەر بۆ هەموو کێشەکانمان ئازانم. مردم ئەوێ دەری بێنێت. خۆی گەورە بۆ چیرۆکی حەزتی مەریەمە هێنێت. حەزتی مەریەم خۆشووی نەکرد. هەرچەند مناڵێکی بوو. بەڵام شووی نەکرد. مێردی نەبوو. ماڵی نەبوو. محرابەکەی مزگەوت ماڵی بوو. پەرستگاکە ماڵی بوو. بەڵام سەیری حەزەتی مەریەم کەن. کونی مەریەمیە. ئەمە ئەفرەتاڵێ وەڵاهی منیش پێم وت وەڵاهی زۆر حەزرەتی مەریەمم زۆر خۆشەوێت. دێڕێ حەزەتی مەریەم شووی نەکرد. خاوەنی عاتیفەیش بوو وەکو تۆ. بەڵام حەزەتی مەریەم خەریکی ئیشێکی گەورە بوو کە عیبادەتی خۆی گەورە بوو. لەو ڕێگەیەوە لە ڕەحمەتی خواوە خۆی گەورە شتێکی تازەی بۆ نارد. کاوە چیرۆک و بەسەرهاتەکەی دوور و درێژەوە هەمووتان ئەیزانن. هەڵێ ئافرەتە زۆر سوپاسی کردمەوە و دەستخۆشی لێ کردم و منیش ڕۆشتم و مەحازەرە تەواو بوو. تامان حەزەتی مەریەم خزمەتی بەیت المەقدیسی کردووە. ئەم ئافرەتە خۆی ئەڵێ دوایی من عاتیفە و هەست و سۆزەکانم کە بۆ مناڵ و خۆشەویستی مناڵ هەم بوو بە خزمەتی ئیمان و عیبادەت. سەیرم کرد زۆر گەورەیە، زۆر شوێنەگرێ بۆ من. کونی مەریەمیە، مەریەمیانە بژی. دەستی کرد بە پرۆژەی خەیری. تۆ ئەگەر شوت نەکردووە، ئەگەر ژنە نەهێناوەتە ئێستا، خۆتوانی پرۆژەیەکی خەیری تەبێت. قورئانە زانی چەند مناڵی فێری قورئان بکە. خەیاتیە زانی چەند کەسێ فێری خەیاتی بکە. لە پرۆژەی بەخشینەوەی خێر و خێراتە بەشداری بکە. لە گەڕەکەکەیە پرۆژەیەک دابنێ. پرۆژەی تەسبیحات دابنێ، پرۆژەی عیبادەت و بەیەکەوە کۆبوونەوە قسەکردن لەسەر ئیمان و پەروەردەی ئیمان دابنێ. دێها پرۆژەی خەیری هەیە. مناڵێکی بێ سەرپەرشت پەروەردە بکە. ئەو شوێنانەی کە شوێنی بێکەس و بێنەوان با دروستی بکەین. ئەم پرۆژەیە دروست بکە. دوای چەند ساڵێک هاتمەوە بۆ کۆیت، هەڵێ سوبحان الله ئەم کچەم بینیەوە. کە بینیم سەیرەکەم کەسێکی ترە. کەسێکی بەناوبانگ لە کاری خێرخوازی و کۆمەڵایەتیە لە ناو کۆیتە. ئێستا ئەم ئافرەتە هەڵێ کۆمەڵەیەکی خەیری زۆر گەورەی هەیە لە کۆیت، خەریکی خزمەتی خەڵکە. شوێنێکی هەیە بۆ بەخێوکردنی مناڵی بێکەس و بێدەرەتان کە دایک و باوکیان نییە. هەڵێ کە پێی گەیشتم زۆر دڵی خۆش بوو. وتی ئەلحەمدولیلا زۆر دڵخۆشم. ئەو ئامۆژگاری تو بوو بە هاندەر بۆ من چوم ئێستا لە پرۆژەیەکی زۆر گەورەی خەیریام و نام پەرژێتە سەرەوە هەر بیر بکەمەوە لەوەی کە شوم کردو یاخود نەم کردووە. ئەم باسە بۆ ئەوە نییە کە ئافرەتان شوو نەکەن یا بیانویان زۆر بێ لە شووکردن. بۆ ئەوەیە ئەگەر خوا بە نەسیبی نەکردی شوو بکەیت، خۆمە قسمەت و نەسیبە. با ئینسان سەری دنیا لێ نێت هەیەک. خۆ مامۆستا سەعیدی نووسی ژنی نەهێناوە. سەید قوتب ژنی نەهێناوە. چەندەها عولەمای گەورە و عالمی گەورە لە جیهانی ئیسلامیە ژنیان نەهێناوە. پێشینانی ئێمە ژمارەیەکی زۆر هەبوو ژنیان نەهێناوە یا شوێن نەکردووە. چەندەها ئافرەتی ساڵحە هەبووە، ئەولیای خوا هەبووە، شووی نەکردووە. لەبەرەوە ئاسایی وەری بگرین. ئاسایی وەری بگرین لە کاتێکا ژمارەیەک ئەمێنێتەوە لە خەڵک کە شوو ناکەن یا ژن ناهێنن بەهۆی ئەوەی خۆی ناهێنێ یا خۆی شوو ناکە، یاخود قسمەت و نەسیبەکەی وایە کە بەو جۆرە بێت. ڕازی بین بەو بەشەی خوا. بەس بگەڕێت لەناو ئەم ژیانەی تۆیە کە خوا ئەمەی بۆ دروست کردووی، شتێکی تریاوە پێت کە شوێنی ئەماگرێتەوە بیدۆزەرەوە. خوا بۆ تۆی بۆ ئەمە دروست کردووە. لەم پرۆژە خەریک بی. لەم کارە خێرە گەورەیە خەریک بی. لەم مهمە گەورەیە بەشدار بیت. دەرسێکی زۆر گرنگە ئازانم. لەبەرەوە دڵتان لە خۆتان دانەمێنێت. هەموو ژیانمان خۆشە، ژیانمان هەمووی پڕبەرەکەتە، ژیانمان هەمووی لە ناو نیعمەتایە. بە شەرتێک نهێنیەکانی ئەم ژیانە بۆ شاییەکان کە خۆی گەورە بۆی داناوین بیدۆزینەوە. شوێن پێکانی خۆمان بدۆزینەوە هەنگاو بنین بەسەریا. دیاری کراوە بۆمان هەمووی. خۆشەویستانم، سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر گرنگە جێبەجێیان کەین. هەموو جارێکە یەکێکیان دوان لەو سنەتانە بیریەوە خینەوە بۆ ئەوەیە کە هەمومان وابەستەی سنەتی ڕەسوڵ الله بین صلی الله علیه و سلم. چونکە سنەتەکان
وەکو خۆرێکی ڕووناک وەکو مانگێک وایە وەکو ئەستێرەیەکی پرشنگدار وایە لە شەوێکی تاریکە ڕێنیشاندەری ئەمەیە لە تاریکایی ئەمە ژیانەیە ڕێگەمان پیشانەدات فەرمون بۆ فێربوونی یەکێک لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە وەختی ئاوا میوە و سەوزە و یاخود میوەیە کە پێ ئەگەیشت لە مەدینەیە کە ئەنهێنا بڵین سەرەتای ئەو میوەیە کە پێ ئەگەیشت و پێغەمبەریان هێنا صلی الله عليه وسلم هێشتا بەشێک کرد بەسەر ئەسحابەکانە ئەی فەرموو خوا بەرەکەت بخاتە نیعمەتەکەتان خوا بەرەکەت بخاتە باخەکەتان خوای گەورە بەرەکەت بخاتە شارەکەتان. چەند زەرورە ئێمە کە ئەم نیعمەتە جوانە نابینین چونکە ئێستا نرخی ئەم میوانە کە لەم شوێنە جوانەی ئێوەیە هەیە نرخەکەی هی ئەوە نییە کە ئەو خواردنە بەڕاستی ئەو میوەیە بفرۆشرێت چونکە ئەوە هەر وەکو هەدیەک وایە ئەنا کێتوانێت تەماتەیە دروستکە کێتوانێت سێوێک دروستکە. زۆر ڕاستە وەڵا بەتەشیر وایە مامۆستا. ئەم نیعمەتانەی خوا چەندێک ئێمە خاتە سوپاسگوزاری چەندێک پێویستە سوپاسی خوا بکەین لەسەر ئەم نیعمەتانە کە هەیە. واللهی مامۆستا ئەم نیعمەتانەی خۆی گەورە کە بە مرۆڤەکانی بەخشیوە بەڕاستی ینی هەتا سوپاسی خوا بکەیت کەمە هەتا وەسفی شتەکە بیت بەڕاستی کەمە وەختێ نامێنێ چەند مشکلت بەڕاستی ئێستا بۆ نمونە تەماتەکە ئیتر بۆ نمونە لە بازارەکانە کەمە بێتەوە یاخود شتێکی تر کەم ئەبێتەوە لە بازارەکانە ئەنی خەڵک بەدوایە ئەوداڵە بێت خەڵک بەدوایە ئەڕات ڕاستی نعمەتێکی هەتا بڵی گەورەیە کە خوای گەورە بە ئینسانەکانی بەخشیوە. کەسێک جاری وا هەیە بینیت کە ئەم نیعمەتەی بۆ ناخورێت لەبەر مەعیدەی لەبەر نەخۆشیەک لەبەر نەخۆشیکی قورسەگرێت چەند زەڕۆری مە سوپاسی خوا بکەین کە هێشتا لە شێکمان هەیە ساغەوەتوانین ئەم نیعمەتانی خوا بەکاربێن. وەڵی مامۆستا هەتا ئێستا بۆ نمونە کەسێکەیە کە ناتوانێت شتێ خواردنێ بخوات کرد بەرەوەی نەخۆشیە ینی تۆ ئەبێت سەیریشی ئەو زۆرە نەخۆشیە بکەیت زۆری ئەو سەیریشی ئەو کەسە بکەیت تۆ بەڕاستی ئەبێت حەمد و سەنای خوا بکەیت تۆ کە عنی هەنێک کەس هەیە ناتوانێت خواردنێ بخوا لەبەر نەخۆشی ڕاستی ئەوە حەمد و سەنای خوای ئەوێت تۆ ئەبێت دایما سپاسگوزار خوای گەورە بێت. خێزانەکەت یاخود مێردەکەت دایک و باوکت ساردی و گەرمیان زۆر بینیوە لەگەڵتا هەر ڕەفیقێکت کە ڕەفاقەتێکی سارد و گەرمیت لەگەڵا بینێ هەمووی بە نیسبەتێک بەتایبەتی ژن و پیا و زۆر زۆر بەیەکەواژی تەمەنێکی زۆر بەیەکەوە بەڕێەکەن ئەگەر عمری هەردووکیان بەیەکەوە سەر بکەوێت و تەمەن درێژ بن. بەسەرهاتێکەیە بەسەرهاتێکی ئیسپانیا ژن و پیاوێکی ئیسپانی خەڵکی وڵاتی ئیسپانیا کە ئەم دوو ژن و پیاوە زۆر یەکیان خۆشویستووە زۆر هەڵیان کردووە لەگەڵ یەکا لە ژیانە چکە بەشێکی ژیانی خێزانداری ژن و پیا و هەڵکردنە. لە سەرەتایە چەند ساڵێکی یەکەم خۆشەویستی زۆر گەرم و گوڕیتایە دوایی وردە وردە ژیان تۆزێ ڕۆتی نەبێت هەڵکردنە. یعنی چی؟ یعنی ئەبێ شتان هەبێ بەیەکەوە تاوەکو ئەو خۆشەویستی کە 3 ساڵ یەکەم هەبووە بەردەوام بێت. ئەوێ پرۆژتان هەبێ بەیەکەوە قسەکردنتان هەبێ ڕەفاقەتتان هەبێ ژن و پیا و ڕەفیقی یەک نەبن ناتوان تەحمل یەک ناکەن ناگونجێن بەیەکەوە. ئەم ژن و پیاوە بەو جۆرە بوون زۆر یەکیان خۆشەویست حتا پیربوونیش هەتا ژنەکە گەیشتە تەمەنی 65 بۆ 70 ساڵی پیاوەکەی 5 ساڵە 10 ساڵە لەو گەورەتر بوو تەمەنی زیاتر بوو ژنەکە لەم تەمەنەیە لە 65 بۆ 70 ساڵی تووشی نەخۆشیەکی زۆر ترسناک و قورسە بێ کە ئەویش زەهایمەرە کەشتی بیرەچێتەوە. دەرەجەی ئەم نەخۆشیەشی زۆر بەرز بوو گەیشتە ئاستێک مێردەکەیشی ناناسیەوە کە چەند تەمەنە بەیەکەوەن نێناسی کێ. ئەم نەخۆشیش لای خۆمان زۆرە ئازارم ما زوو کەسێک دێتە پرسێ جار وایە نیسبەتەکە کەمە یا تۆزە زیاترەیە زۆر زۆرە لێتە پرسی ئەرە تۆ کەیت ئەرە تۆ چی منیت
ئەمە نەخۆشیە، نەخۆشی زەهایمەرە، خۆی گەورە پەنامان بات. هەتا وای لێ هاو مێردەکەی ناناسیەوە. جا دوا بۆ ئەم ژنا چۆ دەرەوە ئەگەڕان بۆی و نەبوو، چونکە نێزانی بۆ کێو بێتەوە. لەبەرەوە بە مێردەکان وتیانە بێ لە نەخۆشخانی تایبەتیان هەیە لە ئیسپانیاکە، تایبەتە بۆ نەخۆشخانەی زەهایمەر و خزمەتیانەکەن. وتیانە بێ لە نەخۆشخانە بمێنێتەوە، تۆ ناتوانی داواکاریەکان و خزمەتکردنی ئەم نەخۆشە کە خێزانتە بگریت هەستەوە. بەو جۆرە بوو، پیاوەکەی زۆری پێ ناخۆش بوو. پیاوەکەی لە حەفتاکانی تەمە نابوو، ئەویش پیر بوو، بەڵام لە ڕووی سەحەت و لەشساغیەوە باش بوو. ژنەکەی لە 65 ساڵیەوە لە دوای 65 تووشە بێ 12 بۆ 13 ساڵ تا تەمەنی 80 ساڵی 12 بۆ 13 ساڵ ئەم نەخۆشی زەهایمەرەیە بێت لە خەسخانە ئامێنێتەوە، خەسخانەی تایبەت. باسی وەفاکەی نازانم، وەفای ژن و پیاو بۆ یەک زۆر گرنگە، ئەم وەفایە بگەڕێتەوە ناومان، زۆر جوانە، زۆر گرنگە ژن بزانێت مێردەکەی ئەو قەڵاقایمەیە کە پشتی پێوادات، نەترسێ بێ وەفایی بەرامبەر بکات، نەترسی هەرتەنا بۆ گەنجێتی و بۆ خۆشی و بۆ لەزەتەکان ئەم ژنەی ویست بێت، لەوە نەترسێ. زۆر مهمە لە مێرد نەترسی، زۆر مهمە لە ژنەکەت نەترسی. ئەمە وەفا دروستێکە ئازانم. ئێمە نمونەکە نمونەیەکی ئیسپانی هێنینەوە، ژن و پیاوێکی مەسیحی، بەس نمونەیەکی زۆر جوان و ڕاقی. ئەم پیاوە ئەڵێ 13 ساڵ 12 بۆ 13 دانە ساڵ هەموو بەیانیەک ئەڕۆشت بۆ نەخۆشخانەیە خواردنی پێبوو. ئەیبر بۆ ژوورە تایبەتەکەی خێزانەکەی. ئەیزانی ژنەکەی حەزی لە چ خواردنێکە، حەزی لە چ شەربەتێکە، نەری تێم ژنەی چۆنە لە خواردنا، بەو جۆرە بۆی ئامادە کرد. خۆی بە تەنها بوو پیاوەکە لە ماڵەوە، ئایا مناڵەکانی بڵاو بوونەتەوە یاخود هەر نەیان بووە. خواردنەکانی بۆوە برد، حەزی لە چ جۆرە شەربەتێک بوو، شەربەتەکەیشی بۆوە برد، بۆی دانا. ڕۆژنامەی بۆ خوێندەوە، ڕۆژنامەی و بەیانیان تەمان ئەو کاتانێکەوە باسێکینەوە ساڵانە، وەختە زیاتر ڕۆژنامە زۆر باوی بوو، کۆی سە نەبوو کە ئینتەرنێت و مۆبایل بێ، هەمووی هەر خەریکی مۆبایل بێ، بەڵکو ڕۆژنامە گرنگێکی زۆر گەورەی هەبوو لای ئەوانەی کە ئیهتیمامیان بە خەبەر و هەواڵی ڕۆژ و ڕۆژنامە زانیوە داوە. ڕۆژنامەکەی بۆ خوێندەوە کە بۆیە خوێندەوە هیچ حاڵی نابوو، تێناگەی لە هیچ، هەر خیاڵی لای ڕۆژنامەکە نەبوو، چکە زەهایمەری هەیە. کارمەندانی تەندروستی ئەو بەشە پێکەنیان بەم حاڵەتە هاوڕۆژێ نییە، دوان نییە، سیان نییە، دە نییە. ئەم پیاوە هەموو ڕۆژێک ئەم خواردنانە ڕۆژنامە هێنێت، ئەم پیاوە بەم تەمەنەوە دوای چ عشقێکی بابرد و کەوتووە، عشقێکە لە دەستی دەرچووە، خۆ ئەم نایناسێتەوە. ئیتر ئەمە خەریکی چییە؟ جار بوو شەڕیانە کرد، چکە تێناگەیشت ئافرەتەکە، یا ئەو لە پیاوەکەی تێناگەیشت و ڕابوو لە پیاوەکەی، ئەی تۆ قچێ بەزەر بنەوە، تۆ چی هاتووی قسە بۆ من نەکەی، ئەم خواردنانە چییە بۆ منیە هێنیت؟ دکتۆر پێی وت بە پیاوەکە، وتی ئەتوانم پرسیارێک لێ بکەم. وتی تۆ بۆ واکەیت؟ تۆڵی کارمەندی ئەم نەخۆشخانەی هەموو ڕۆژە حازری لێرە لەگەڵ ئێمە. وتی ئاخر وەفام هەیە بۆ ژنەکەم. وتی ئاخر ژنەکە تۆی لەبیر چۆتەوە، وەفای چی باسی چیەکەیت؟ ناتناسێ، یەک ڕۆژ نییە تۆ بناسێت. وتی ئاخر خۆ منەوە ناسم، ئەگەر ئەو من ناناسێتەوە خۆ من ئەو ئەناسم، ئەبێ وەفادار بم بۆی. ئەگەر من ئەوم بیر بچێتەوە ئەسڵ نیم، خانەدان نیم، من مرد نیم، هەرگیز خۆشم نەویست و ڕاستم نەکردو لە ژیانما، حتا وەکو بمێنێت منیان بۆ ئێرە، حتا بمێنێ وەکو گەنجێتی جەریدەی بۆ خوێنمەوە کە بەیانیان پێشەوەی بچین بۆ دەوام، شتم بۆ خوێندەوە، حتا بمێنێ ئەو خواردنی کە پێی خۆش بۆی کەم بەدەمیەوە بانم ناسێت. نمونەیەکی زۆر جوانە لە وەفاداری. نمونەیە کە بەڕاستی ئێمەی موسڵمان ئەولاترین، پێویستترە کە ئێمە وابین بۆ خێزانەکانمان، ژنان وابن بۆ مێردەکانیان، ئاوا بین بۆ دایک و باوکەکانمان، لە دەستمان دەرەچن، بۆ خوشکبراکانمان. تۆ دایکت ماوە، دایکت گەنجینەیە، بەهەشتە هەر لەم دنیا بچۆ دەستی ماچکە، بچۆ لە خزمەتیابە، بچۆ وەفادار ببووی، کە لە دەستمان دەرەچن زۆر خەفەتوارە بین، زۆر قورسە ئازانم.
دایک و باوک خێزان مرد مناڵ ئەمانەتن لای تۆ چوار ڕۆژی تر گوێ لە تۆ ئەگرن چیرۆکیان بۆ باسکە قسەی خۆشیان بۆ بکە لەسەر نان خواردن باسییان بۆ بکە بیریان ناچێتەوە کاچن بۆ باخێ بۆ شوێنێک لەوێ چیرۆکیان بۆ باسکە قەت بیری ناچێت چکە من خۆم چیرۆکەکانی باوکم بیرێت قسەکانی دایکە من بیرێت خوالیان خۆش بێ لەگەڵ مردوویەوەیە ئامۆژگارەکانی ئەوانم بیرێت کەواتە مناڵەکانیشمان بۆ ئێمەوان خێزانەکەشت وایە مێردەکەشت وایە بە هەمان شتێ ئەچینە خزمەت سونەتێکی تری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إن شاء الله بەدڵ ئەم سونەتانە قبول بکەین فەرموون ذیکرێکی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە فێرمانەکات ئێمە بەیانیان یاخود ێواران یا هەر کاتی بۆمان کرا 100 جار بڵین سبحان الله وبحمده ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتە ئەجرێکی دەسەکەوێت ئەو کەسە کە مەگەر کەسێ لەو زیاتری وتبێ وەکو ئەوی وتبێ ئەو پاداشتە گەورەی دەست بکەوێت جەنابەت ئێمە و خەڵاتە پێشکەش بە تۆکەین سبحان الله وبحمده ڕۆژی 100 جار سبحان الله وبحمده سبحان الله وبحمده سبحان الله وبحمده دادڵسۆز جەنابتان لەگەڵ زیکر و لەگەڵ قورئان خوێندنەوانە بینتان سواز بۆ خوا الحەمدولله من زۆر دەمێکە عنی ئەگەر بڵێم لە ساڵەکانی نەوەدەوە من داخلی دەرس و دەور بووم سواز بۆ پەروەردگارەوەش فەزلی خوای گەورەیە من کە بەردەوام و تا ئێستش بەردەوامم لە دەرس و دەورا و الحەمدولله یاخوا لەشتان ساغ بێ و ئیشەکەن لێرە خەریکی نان و ئەو شتانن بەدەم ئیشی نان و هەویر و ئەمانەوە ئەتوان زیکرەکان بکەن سپاس بۆ خوا الحەمدولله و بەردەوامیش بە کارمەندەکانم و تۆلەباتوی کە قسەی دنیایی تیا بکەن با زیاتر زیکری پەروەردگار بکەن طبعا زیکر یارمەتی دەرە بۆ ڕزق و ڕۆزی بۆ لەش ساغی یعنی بۆ دەفعی بەڵا بۆ هەموو شتێ دەفعی بەڵا و ناخۆشیەکانمان بە قورئان و بە زیکر و بە دوعا و بە مناجات و بە چیرۆک و بە سەرهاتەکان کە دەرسیان لێ وەربگرین إن شاء الله ئەم مەجلیسە مەجلیسی زیکرە ئازانم کە ئێمە قسەی تیاکەین ئەم مەجلیسانەی کە باسی خوا و پێغەمبەر و قورئان و سنەت و حەڵقەکانی زیکری تیاکرێت لەم بەرنامانە و لەم کەناڵانەیە إن شاء الله هەمووی مەجلیسی زیکرەکەیەوە دانیشتن گوێگرن بینەرن لەگەڵمانان خۆی گەورە دامەزراوتان کە إن شاء الله خۆی گەورە هەموو لایەکمان موفق و سەرکەوتوو بکە خۆشەویستانە مەشینە خزمەتی جەنابی بەڕێز مامۆستا عەبدولخالقی ڕووناکی لە شاری هەولێری خۆشەویست بۆ ئەزمون و بەسەرهات و چیرۆکە گرنگەکان کە پێویستە دەرسیان لێ وەربگرین فەرموو بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بەڕێزان و خۆشەویستان ئەگەر تەمەشای ژیانی ئینسان بکەین پڕا و پڕێتی لە ڕووداو جا و ڕووداوانەی کە بەسەر ئینساندا دێ ئەوە لە بۆ ئەوەیە هەم کەسەکە پند وەربگری و هەم ئەو کەسانێک کە دەگەونە دەوروبەری ئەو کەسەش کە ئەو ڕووداوی بەسەرهاتیە ئەوانیش دەکرێ پند و ئامۆژگاری لەو ڕووداوە وەربگرن جارێشێک لێمە ڕووداو گەلک لە ژیانماندا هەیە من وەکو کەسێکی بانگەوازیکاری ئەو پەیامە جوانە کە پەیامی ئیسلامە وەکو هەموو مامۆستایەکی بەڕێز وەکو وەرتاچێکی وەکو ئێوە ڕووداوی زۆرمان بەسەر هاتێ لەوانە لەو کاتێک کە خۆم ناسیوە الحەمدولله لە مزگەوت بوویمە و قوتابی قورئان بوویمە و مامۆستای قورئان بوویمە و زۆر حەزم بە کاری بانگەوازی کاری کردیە بۆیە دائیمەن دەگەڕام وەکو بانگەوازیکارێکی گەڕۆک بەر لەوەی بمە ئیمام و خەتیب و بچمە سەمینبەر و تاریش بدەم هەر بۆنە مناسبەک بەهات بە پێش بە دەرفەتم دەزانی دەچمە ئەو شوێنە قورئانم دەخین و تاریشم لە بۆیان نەدا ئەو ڕووداوەی کە باز دەکەم لە نەوەتەکان واتە لە دوای ڕاپەڕین لە یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێر کە مزگەوتی حاجی سەلام ئێستاش مزگەوتەکار هەیە ئەو کاتە لەو مزگەوتە پرسەنامەیەکە بوو منیش ئەو کاتە لە بازار دەگەڕامەوە پاسکلەکەم پێ بوو بەڵام خەڵکی ئەو کات لە بەرەوەی فەقیر بوو هەژار بوو جلوی بەرجێکی وامان نەبوو یعنی کلێتەیەکم لەسەر بوو یعنی پێرا و جلوی بەرگەکەشمان یعنی پێوە دیار بچم ئەهلی کەسابەت و ئەهلی ئیش و شتیوا بووین منیش کە ئەو پرسەنامەیەم بینی نەشم دەناسین پاسکلەکەم دانا و یەکەم سەر بەراو هۆڵی پرسەنامەکەی ڕۆیشتم و
سەلام کرد وەڵاهی نازانم یعنی یەک دوو کەس ئەگە سەلامەکە یاوەگرت بیتۆ لەبەرەوە وا گرنگیان پێ نەدام کە تەماشای شکل و شێوەیان کردم منیش چوومە ژوورەوە و لە لای سەرەوە دانیشتم و لای ئەو کەسێک کە قورئانی دەخوێند منیش دەستم بە قورئان خوێندن کرد لەبەرەوەی وەکو پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم من أصبح ولم يهتم بأمر المسلمين فليس منهم هەر کەسێک ئەگەر سبەینەی کردەوە ئەگەر لە خەمی مسلمانان نەبوو لەگەر ئێش و ژان و معاناتی مسلمانان نەبوو لەوان نییە منیش بە فرسەتم زانی بچم لێمە دەرێ هەم پەیامێک بگەینم ئەوەی کە پێمە هەم مردووەکە ئیسفادەکە بۆ دوعای کە لە بۆی دەکەم و هەم ئامادەبوانیش دڵنەواییە چەم بکەم و پاشانیش ئەوەی کە پێویستە لەوێن دەرێکو پێیان بگەینمە ئەو خەڵکی لەبەرەوەی مردن باشترین ئامۆژگاریکەر و زیاتر ئەلەو کاتانە ئینسان ئامۆژگاری وەردەگریم منیش دەستم بە قورئان خوێن کرد و دوایش وتارێکی کورتم دا و دوای دیسان قورئان خوێن وتارێکی کەمدا کە هەستام سبحان الله لە پرسەنامەکەی ویستم بڕۆم یعنی عکسی جاریەکەم کەس پێشوازی نەکردم بەخوای وا بزانم ئێستاش کاگی یوسف بوو ڕەحمەتی خوای لێبی لەناو هەموو ئامادەبووان ئەمنی دەناسیات مامۆستا بەخێر بێت کار کەس دەجێ خۆی بەڵام کە قورئانەکەم خوێند و کەوتارەکەم لە بۆدان کە هەستم سبحان الله ئەو کاتە تێکڕای خەڵک هەستان لەبەرم کە ڕۆیشتم لەوانەیە دە کەس بە پێشم کەت بوو دە کەس لە پشتم بوو 5 کەس لە دوو پێراوەکەم دەگەڕ حاشرتان لە بۆم دابنێ بە خێرات نەچی گەری مامۆستا بەخێر بێ جاکە ڕۆیشتم چوومە دەرێ سبحان الله هەم گریانم هات وام پێکەنیشم هات تەماشام کرد سبحان الله ئەو هەموو ڕێز و تەقدیرێت لە بۆ من نەبوو ئەمن ئەو کەسەم کە چوومە ژوورێ و خەڵک وا پێشوازی کردم بەڵام ئەو هەموو ڕێز و قەدر و قیمەتە لە بۆ ئەو قورئانەی بوو کە خوێندم لە بۆ ئەو حەدیثانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وتمەوە ئەو دەزانیم عزت و گەورەی و شکۆمەندی ئینسانەکان لەخوا و لە پێغەمبەردایە صلی الله علیه وسلم ئینسان ئەگەر بەڕێزان بیوێ بەڕێز بی بەقەدر بی بە قیمەت بی والله ڕێزی بەخوای گەورەیە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خوای گەورە بەخۆی بە پێغەمبەرەکەی بە ئیسلامەکەی بە پەیامەکەی بەوانەی کە لە سەرمانی پێویست کردیە وەکو داواکە لە ئێمە کردیە بەڕێزی کردین بەڵام بەداخەوە ئینسان ئەو ڕێزەی لە دەستدا لە شکۆی خۆی ناخوارێ لە قیمەت و وەزن و شێشی خۆی دابەزاند بۆ لەبەرەوەی خۆی لەخوا و لە پێغەمبەری خوا کرد عليه الصلاة والسلام و پێغەمبەری خواش دەفەرمێ إن الله ليرفع بهذا القرآن أقواما ويضع به آخرين هر کەسێک ئەو قورئانەی بەرز کرد بێت و ئیلا خوا بەرزی کردوێتەوە بەڵام هەر کەسێک پشتی لە قورئان کرد ئیلا قورئانە پشتی بە ئاردی دادایە پشتی شکاندیە بۆیە بەڕێزان دائیمەن لەگەر قورئان بین دائیمەن لەگەر پێغەمبەر بین عليه الصلاة والسلام بەڕاستی گەورەی و ڕێزی ئینسان ئەلەوەی دایە جا من کاتێکە پێش خەڵکی دەکەوم وەکو ئیمامێکە پێش نێژین و خەڵکی دەکەم لەبەرچی بە پێشە خەڵکی دەکەوم یا کاتێک ئەچمە سەمینبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕادەوەستم وتار لە بۆ 1000 خەڵکی دەدەم ئەو خەڵکە بە دیارم و دادەشی تەمەشام دەکە ئەوەندە جوانم تەمەشام دەکە دەنگم هەندە خۆشە جێم لێ ڕادەگری لەو مەجلیسەی ئیوا هەیە شەهادەی بەرزترە هەیە جوانترە لەوانەیە هەیە بە بنەماڵەترە هەموو شتێک بەڵام ئەوەی کە ئێمە بەرز و گەورە دەکاتەوە یەکەم ئەو قورئانەیە دوم ئەو عیلمەیە سێم ئەو پابەندبوونی ئێمەیە بە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی کە لە وردوها بەڕێزان فێر دەبین ئەوەیە کە ئێمە لەگەر خوا و لەگەر پێغەمبەری خوا و پاشانش حەدیثێکی پێغەمبەری صلی الله علیه وسلم فإن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خوای گەورە تەماشای شکل و شێوەی ئینسان ناکە داخوا کەسەکە ڕەشە سپیە جوانە ناشرینە کورتە درێژە قەڵەوە لاوازە تەماشای ناکە سبحان الله لەبەر ئەوە هیچ قیمەتی نییە و ئینسانیش ئەو شتانە بەدەستە خۆی نییە دەوڵەمەندی فەقیری بەدەستە تو نییە کورت و درێژی بەدەستە تو نییە جوانی و ناشرینی بەدەستە تو نییە سپی و ڕەشی بەدەستە تو نییە خوا تەماشای ئەو شتان ناکرێت وەریوانە قیمەتی نییە بەڕێزان خۆڵە دەبێتەوە خۆڵ بەڵام خوای گەورە تەماشای دڵی ئینسان دەکە تەماشای کردەوەی ئینسانەکان دەکە تەماشای دڵی ئەو ئینسان دەکات چەند دەگەر خوای گەورەی سوبحانەهو وتەعالا و پاشان تەماشای کردەوەی ئەو ئینسانەش دەکاتن کردەوەکە ئایا جوانە بۆی دەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله يتقاكم خوای دەفەرمێ ئەی خەڵکینە بزان ئێمە ئێوەمان دروست کردووە ئێمەی خالقمانەیە یەک دروستکەر و پەیداکەرمانەیە کە ئەڵڵایە کەواتە خالقی هەموومان خوایە ئینجا لە چ خوای گەورە چکردی هەمووی لە نێرینەوە مێینێک ئادەم و حەوایە ئەمە هەموومان لە ئادەم دروست بووینە
وآدمش بيغمبر دفرمي صلى الله عليه وسلم لخوله كلكم من آدم وآدم من تراب إيوه هم لآدم من آدم لخوله أو نبي تو معدن الزير بي أو زيو بي نازم أو تنكبي أو خور بي أو زبناء هما لخور هما لآدم إنزا خواهي قورا إيما جرابة سنتيرة وقالوا هوزك أوجه كوني شاني لسد صلاة تواني خواهي قورا كخواهي قورا لو إنساني كد آدم دروست كردي أو هم جورو بابته وشوازين هاي تبيشوا أماديش لو يتسيا لتعارف تأكل معارفة بكين يقدر بناسين بجري بشتوان يقدر بكين بتوانين بيعمي خواب جايين بتوانين أداء أو أركب كين كلبين يدوس كلاينا وبرزان برزدين كستانا كخواي جورا أتقاكم أوي كزور لم كسك زيات الخواي الناسي لم كسك زيات الخواي دتسي ولا مو كسك زيات الخواي برسيدك ولا مو كسك زيات بكاركتر لبو خلقي خواي جورا أوا بيغمبر دفرمي صلى الله عليه وسلم فرق عربي وعجميني عرب عزم غير عربة كرد ترك فارس فرق يعني إلا بالتقوى ما قال بتقوى نبي بيغمبر دفرمي صلى الله عليه وسلم لكوتاي زمان بياوة دبين دلن ما أظرفه وتسن زريفة ما أجلده وتسن زوانا وتسن بريزة وتسن بقيمتها وتسأل بروي برقة زوان وكراشيش بروينو يان سيارش آخر موديلو أو وده زان بويا بيغمبر دفرمي يقمس قال الزر إيمان دلي دانية أول شاني آخر زمانه أو رما عقل مان لم يشك ماني عقل مان تساوى بيغمبر دفرمي صلى الله عليه وسلم هي خوش شويست خوا أجر سوين بس خوا يبغى خوا سوين دكين عشريني بلا مدفوعين بالأبواب أجر بيت درجات درجة بروقة باد دكي مرحبا يناكي لبري كسكة لبري مادياتين يا خوا يجور بنا من ذا أمي دوار إن شاء الله خوا يجور هم ولا أكمل ولا بكام كبند لا أموج قاري كاني جان وقرين لو ردواني كديت سلمان وخوا يجور وامان لذكا لجر خويو لجر بيغمبرك ولجر إسلام تاكو شرف وكرامة الدنيا وقيامة بدس بينين والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەدڵمان خۆش بێ کە سوژدە بۆ خۆی گەورە بین هەست بە شیرینی ڕەمەزانەکەیت ئەو ڕەحمەتەکە زۆر زۆر گەورەیە لای تۆ دڵت پێش چاوت کەوتووە دڵ زۆر موهیمە کانگای نیەت و کانگای نهێنیە گەورەکانی خی گەورەیە دە ڕۆژ یەکەم ئاوا با بە ڕەحمەت بیبینە سەر ئینشاءڵڵا لەجێر ڕەحمەتی خی گەورەیە بین ئیحساسەکانت گەیشتوتە کوێ لەم چەند ڕۆژەیە لەم سێ ڕۆژی ڕەمەزانە خشوعت فرمێسکت نهێنیەکانت خێرەکانت کە ناردووتە بۆ قیامەت ڕەوانەی کەن بینێرن زۆر زۆگاتاوێ با محروم نەبین لە لەزەت و چێژی مناجات لە خزمەت پەروەردگارە با چێژی لێوەربگرین با وەختێکە لە دوعایە چێژ وەرناگرین بگەڕین بزانین بۆچی واین ئەم هەموو خەیاڵات و خەتەرەیە چییە بە دڵ و چاو و بینایی ئێمەیە بۆ ئەم شتانە بۆ وامان لێکات خۆشەویستی پێغەمبەر سەڵام چەندێک لای تۆ هەیە چەندێک گرنگە ئایا بە خزمەت پێغەمبەر سەڵامەگەی لە خەوا ئایا حەزەکەی بە خزمەتی بێ چەند سڵاواتی لێدەی لە پێغەمبەر سەڵام ئەها سەعادە فەرمێت پێغەمبەر سەڵام چەند سەعاتی خۆشویستوە ها سەحابیەوە خۆشویستوە ئێرمی سەعد فیداکە ئومی و ئەبی ئەی سەعد تیربارانیان کە کافرەکان دایک و باوکم بە قوربانت بێت ئەمە خۆشەویستێکی خاصی پێغەمبەر سەڵام ئایا ئەکەبینە بەرنەزەری پێغەمبەر سەڵام ئاوا خۆشی بووین چکە کردەوەکانمانەچێتە خزمەتی بەپی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەران دوعاکەن وادخلنا برحمتك في عبادك الصالحين خوایە بمان خەناو بەندە ساڵحەکانی خۆت پێغەمبەران ئەی ئێمە بۆ نەپاڕێنەوە ئێمە بۆ داوانەکەین ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب داوای ئەم ڕەحمەتە بکەین حەزرەتی ئادەم و حەوا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين خۆ گەر تۆ ڕەحمان پێ بکەی ئێمە لە خەزارمەندانین کە خۆی گەورە منەتەکە بەسەر هەندێ لە بەندەکانیان فەرمێ وأدخلناهم في رحمتنا داخل بوون بناو ڕەحمەتی من یا ربی داخلی ڕەحمەتی خۆتمان کە یا ربی شیرینی ئیمان بخەرە ناو دڵمان یا رب لەم مانگە پیرۆزەی ڕەمەزانە ئافرەتان زۆر زەڕورترە زووتر بەم ڕەحمەتە بکەن چونکە ئەوان مهەیەن میهرەبانن ئافرەت میهرەبانە لە خۆتی تێکمێ زۆر زووتر تۆ ڕێگەکەی تۆ زۆر نزیکترە شەقی و نەکبەتە و کەسێکە لە ڕەحمەتی خوا بێ بەشە لەم مانگە مبارەکەیە ئەو کاتی کە ڕەحمەت دا ئەبارێ و بەشی ناکات بەشی نادرێت
خۆی گەورە پەنامەدا ئینشاءالله. یا ڕەبی خۆی گەورە سەقامگیرتان کە و سەقامگیرمان کە لەسەر ئیمان و ئیخلاص و دامەزراوی و نزیکبوونەوە لە خۆی گەورە و ئیخلاصمان پێ بدە، عاقبەتمان بەخێر بگێڕێ، هەناسەکانی دوایین هەناسەی ژیانمان لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم. یا ڕەبی خوایە هەمووتان هەموو لایەکتان موفقی بەربارەکەی خۆی گەورە بن و خۆی گەورە لێتان خۆش بێت و مناڵەکانتان بۆ مەحفوظ کا و سەرگەردان نەبن و دنیا و قیامەتتان خۆشی و شادی بێت. تا بێگەشتنەوەی تر بە خۆی گەورەتان ئەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتانك سيهم شوي رمضان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربي خوايا حمد استعيشيكي بپایان بوتو يمدگان دوتا شوي سيهمي مانگي پیروزي رمضان. يا ربي حمدي تو ريقبوني بيت، سناي تو بردوامي بيت، بەردەوامی و ڕێکبوون و ڕازبوونم پێ ببەخشە. تۆ ئەی بەخشیت، کەس نییە ئەوە ببەخشە یا ڕەب. حەمدی تۆ زۆرترین تەسبیح و تەقدیس و تەحمید و تەمجید ئەوێت. زمان و دڵی ئەم تەحمید و تەمجیدەم پێ ببەخشە یا ڕەب. حەمدی تۆ منی بێتۆی ناوێت، حەمدی تۆ ئیخلاصی ئەوێت، ڕازی بوونی ئەوێ، ئیخلاصی یەکتاناسی و ئاوێتەی یەک ڕووگەبوون و تۆڵی عیبادەتی ئەوێ. یا ڕەب پێم ببەخشە. یا ڕەبی تۆ کۆمەکی کەسێ نەویستووە، بەشداری خوایەتیت هەرگیزا و هەرگیز قبوڵ نەبووە. عەزەمەتی سنوورێ ناناسێ، چاوی ناظر هەمیشە بۆ مەجدی جەبەروتت قاسر، صفەتی مەخلوقاتێ بۆ خۆت قبوڵ نەبووە هەرگیز. حەمد بۆ تۆ ئەڵڵایت، بێهاوتایت، ذکر و فکری ئێمەی بچووک لە کۆپەی بە کبریای عەزەمەتی تۆ بە. ئیرادەی ذاتی حەق بە کەس سنووردار ناکرێت، زوبان و دڵ لە تەفسیری صفاتت کەلە و پێی ناکرێ. مرۆ بە عەقلی مجەڕەدی بێوەحی کاتێ خۆی پڕتاوی ناسینی تۆکە، دەستیان بەردیواری تەسکبینیەکەوێت یاچن. بەبێ خۆ ناساندنی ذاتی خۆت بە ئێمە، نەناس و سپڵەی